باز لە ئەو بربەستانەکەین کە یەتە بەردەم ژنان بێکمان ئەزانین ژنان توانە و لێهاتوویان زۆر زۆرە بۆیە هەمیشە هەوڵی ئەوەمان ناوە کە ئێمە بتوانین ئەو بربەستانەی کە لە بەردەممانایە وەکو ژن بتوانین بربەستەکان تێپەڕێنین. ئەمڕۆ باز لە ئەو بربەستاناکین کە لە بەردەم ژنانە بۆ ئەوەی کە بچنە نێو پۆستە باڵەکانە و بربەستەکانی بەردەم ژنان چییە؟ چۆن ئەتوانن ژنان وا بکەن کە جێدەستیان لە کایەکە لە شوێنێکە دیار بێت کە ئەوان کاری تیاکەن. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ژیان عەباس کە بەڕێزیان سەرۆکی بەشی کاری کۆمەڵایەتی لە کۆلیژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی. وابزانام دکتۆرە ژیاوایە زۆر بەخێر بێت سەر چاوان. هەرچی مارسی لە پیرۆز بێ. پیرۆز بێ لە ئێوە و لە هەموو ژنانی کوردستان. زۆر بەخێر بێ. لەم ڕۆژە تۆ پەیامت چییە بۆ نمونە چۆن ئەتەوێ هانی ئەو ژنانە بێ کە هەتا ئێستا ئەگەر چی بەهرە و توانە و لێهاتوویان هەیە بەڵام هەر لە ماڵەکان ماونەتەوە؟ طبعاً خۆشحاڵم بۆی کە ئەمڕۆ لێرە لەگەڵ ئێوەی ئازیزم تەنهایەک پێیام هەیە ئەویژەوەیە تکایە ژنەکان خۆتان وەکو خۆتان بناسن نەگوەکو ئەو شێوێنراوەی کە کۆمەلگا دروستی ئەکا بۆمان. ئیمانمان بە خۆمان هەبێت، ئیمانمان بۆ هەبێت کێمەش کەسانێکین کۆمەڵێک هێز و توانامان هەیە. ڕاستە هەندێکی دیارە بەڵام لەوانەیە هەندێکی شاراوە بێ لە ناو خودی خۆمانە هەبێ بە مروری زەمن ئەم هێز و توانانە کەپت کراوە لەبەرەوە هەستی پێ ناکەین. بۆ ئێمە پێویستمان بۆیە کە لەگەڵ خۆمان ئاشت بینەوە، خۆمان بناسین بە شێوە ڕاستەقینەکەی خۆمان و ئیش لەسەر زیاتر بەرەو پێشبردننی تواناکانمان بکەین، هەوڵ بین هێز و تواناکانمان بەگەڕ بخەین، هەوڵ بین فێری زمانی تربین، هەوڵ بین ئاستی ڕۆشنبیریمان بەرز بکەینەوە، هەوڵ بین ببین بە خاوەنکاری خۆمان، هەوڵ بین لەو کاری کە هەمانە جێدەستی خۆمان بەجێ بێڵین، هەوڵ بین کە بگەینە پۆستە باڵاکان، نەترسین لەو بربەستانێک کێتە بەردەمان چووکە لە کۆتاییە هەمووی کۆمەڵێک بربەستی وەهمیە قابلیەتی ئەوەی هەیە کە تێپەڕێنرێ. بۆیە هیوادارم کە ژنان بڵین ئاستێکی باشیان بڕیوە، بەڵام هیوادارم کە دوای چەند ساڵێکی تر زۆر لەم ئاستە زیاتر پێشکەوتوو بێتن و لە هەموو بوارەکانە بۆ بوارانەی کە بە بوارێکی پیاوانە ناسێنراوەکو سیاسەت وەکو بزنس تەنانەت لەوانەشە توان شوێن دەستی خۆم بکەن وەکو ئەوی کە ئێستا کردویانە چکە ڕاستە ئێمە بە بەردەوام ئەوەی کە ئەیبینین و ئەیبیستین ئەوەیە کە ڕێژەی تونند و تیژیەکان زیادی کردووە، کێشەکانی ژنان زۆرە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە ڕوویەکی پۆزیتیڤمان هەیە ویژەوەیە کە نەخێر ژنان ئێستا بە مقارنەتەن بە ساڵانی پێشوو بوارەکان لە بەردەمیان ئاوالاترە و توانیویشیانە زۆر بەباشی لە زۆرێک لە بوارەکانە و خودی خۆیان بسەلمێنن. بە خۆشحاڵیەوە جا بەڕێزت هەر لەم بوارەی کە ئەمانە گفتگۆی لەسەر بکەین واتە گەشتنی خاتونەکان بە پۆستە باڵاکان توێژینەوەیەکت ئەنجام داوە، بەڵام خۆشە خۆت زیاتر باسی توێژینەوەکە بکەیت ئەوەی کە لە کۆتاییە بە چی گەیشتیت لە ئەم توێژینەوەیە؟ طبعاً من ماوەیەک لەمە پێش توێژینەوەیەکم کرد لەسەر ئەو بربەستە شاراوانی کە لە بەردەم ژنان دروستە بێ واکان نتوان بگەنە پۆستە باڵاکان. بۆچی بیرە لەوە کردەوە ئەو توێژینەوە بکەی هێندە بربەست ئەبینی لە بەردەمی ژنانەیە بۆ گەیشتن بە پۆستە باڵاکان؟ بەڵێ طبعاً یەکەم شت خۆم ژنم جاری وا هەیە لە ئەزمموی ژیانی خۆتەوە بیر لەواکەیتەوە کە یان کۆمەڵێک پرسیار لە مێشکتا دروستە بێت پێویستە بۆ وەڵامێکی زانستی بۆ بدۆزیتەوە لەبەرەوە بیر لەواکەیتەوە کە توێژینەوەیەک لەو بوارە ئەنجام بی و بە حکمی ئەوەی کە لە چواردەوریشم ئەیبینم لە ناو کۆمەلگا لە هەموو بوارەکانە لە بواری سیاسی، بواری ئابووری، بواری کۆمەڵاتی، بواری تەندروستی، هەموو بوارەکانە تقریباً ئەوەی کە ئەمبینی و ئەوەی کە ئەمبیست لە ژنانی چواردەورم کۆمەڵێک بۆڵەبۆڵی زۆر هەبوو ئەکرا. منیش حەزم کرد ئەمە بکەم بە شتێکی زانستی، ئیشێکی زانستی بۆڵەبۆڵەکە خۆمان ئەمان کرد. ئەویش هەنجاری وا هەیە کە کێشەکان و فشارەکان زۆرە بێ لە سەرەتا کە ڕێگاک بۆی کە خۆت بەتاڵ بکەیتەوە لەو تووڕەبوونیان ئەو فشارێکە لە ناو ناختا لە ڕێگەی قسەکردنەوەیە و زۆر جاریش ئەمبێزیژن زۆر بۆڵەبۆڵەکە. منیش حەزم کرد ئەو بکەم بە کارێکی زانستی. دوای ئەوەی کە کردم بە کارێکی زانستی بۆم دەرکەوت کە بەڕاستیشە حەقمانە، ینی حەقی خۆمانە. ئێشتا ئەوەی کە ئەیڵین کەمە لەبەر ئەوەی بەڵێ بەڕاستی بربەستێکی زۆر لە بەردەممانە هەیە. زیاترم بەربەستانە
پێش ئەوەی کە وەڵامی ئەو چییە بەمە ئەمەیەکشت بڵم ئەوژەوەیە کە بربەستەکان لە بەردەم ئیشکردنمانە نییە ئێمە ئیشکردنمان کراوەیە بەردەممان کراوەیە بەڵام بربەستەکان لە گەیشتنە بە پۆستە باڵاکان چکامە دوشتی جیازنی ینی زۆر جارەوترێ لە وڵاتەکانی تر مەسەلە لەوانەیە نایەکسانی هەبێ لە داهاتە مەسەلە ژنێک و پیاوێک هەمان ئیشەکان هەمان هیلاکی بەڵام معاشەکانیان فەرقی هەیە وایە دایمە لای خۆمان دڵمان خۆشحاڵی نە لای ئێمە وانە لای ئێمە ژن و پیاو ئەگەر هەمان ئیش بکەن بە حکمی پلی وەزیفیەکەیان موچەکان هەیرێتە موچەکانیان وەکو یەکە نایەکسانی نییە لە موچە بەڵام کاتێک بەڕوویەکی تراسیریەکەی لە شوێنێکی ترا ئێمە ئەو جیاکاریەمان بەرامبەرەکرێت لەکووا لەوەی کە ڕێگەمان پێ نایرێ بگەینە پۆستە باڵاکان چکە عادەتەن ئینسان کاگاتە پۆستە باڵاکان داهاتەکەشی فەرقەکە داهاتەکەی جیاوازە ئیمتیازاتەکانی جیاوازە و لە هەمان کاتە زۆر بواری تری بۆ ئەکرێتەوە کە ئێمە لەوە بێبەری ئەبین بۆیە من ئەوەی کە لە توێژینەوە زانستیەکەیە پێی گەیشتم ئەوەیە کە بەڵە کۆمەڵێکی زۆر بربەسمانەیە هەندێکیان ڕاستە بربەستەکان هەمووی وەهمیە چکە من تیۆرێکم بەکارێنا کە پێوترێت تیۆری بنمیچی شوشەوی گلاس سیلین مەبەستی لێ ئەو بربەستە وەهمیانەیە ئەو بربەستە شاراوانەیە ئەو بربەستە نادیارانەیە کە لە بەردەم ژنا دروستەکرێ وای لێەکان نەتوانێت بگا بە پۆستە باڵاکان هەندێک لەو بربەستانە پەیوەندی بە خودی خۆمانەوە هەیە وەکو ژن بەڵام لەمەشە جارێکی تر پەیوەندی بەو شێوازی پەروەردەکردنە هەیە کە ئێمەی تیا دروست بووین ئەی مەسەلەن تۆ ژنێک کە هەر لە مناڵیەوە بە حکمی لە کللتورێکی نێرسالاریە پەروەردە ئەبێ بە حکمیەوەی ئەو کللتورەی کە ئەخرێتە ناوی و کللتورێکە هەندێک جیاکاری و هەندێک تونند و تیژیتە بە بەردەوامی ئەوە ئەخرێتە مێشکەوە کە تۆ کەسێکی بێهێزی کەسێکی بێدەسەڵاتی کەسێکی ئەبێ گۆڕایڵبی ئەبێ ملکەجبی ئەبێ دایمەن پیاوێکە بێ لە پشتەوە هاوکاری بکە ئیترە و پیاو باوکە بێ براکە و بێ هاوسەرەکە بێ یان هەر پیاوێکی تر بێ و بە بەردەوام ئەو وێنە سلبیەی کە لە ناو مێشکتا دروست دەکرێ بەرامبەر بە خودی خۆت واد لێ ئەکات خۆت بەڕاستی ناناسی بۆ من پەیامەکەشم لە سەرەتای بەرنامەکە ئەو بکەوتم تکا با خۆمان بناسیین بەڕاستەقینە چکە ئەو وێنەی کە لەبەر چاومان دروست دەکرێ واو لێ ئەکات تۆ خودی خۆت ناناسی ئەی مەسەلەن ئەگەر تۆ بەیانیان هەستی بچیتە بەر ئاوێنەیەک وێنەیەکی ناشرینی خۆت ببینی بە درێژای ڕۆژەکە میزاج باش نییە حەز ناگەی قسە لەگەڵ کەس بکەیت تااقەتی هیچ نییە بەڵام ئەگەر وێنەیەکی جوان ببینینە ئەو ڕۆژە دڵە خۆشە حەزەکەی دەرکەی ئەمەش وایە تۆ کاتێک هەر لە مناڵی و وێنێکی ناشرینە بەرامبەر بە خۆت دروست کراوە تۆ خۆت وا سێری خۆتەکەی ئەم وا سیرکردنی خۆتە لە بەرنامەت لە مێشکتا بەرنامە ڕێژە بێت دواتر لە چیا دەرەکەی لە ڕفتارەکانتە تو وا تەسەڕوفیژەکەی کە وا تەسەڕوفەکەی بەرامبەرەکەش لەسەر ئەو ئەساسە مامەڵە و لەگەڵەکە یاین تۆ وەکو کەسێکی ملکەج لە هەموو شوێنێکا سەری داخەیت و بێدەسەڵات و لە هەموو شتێکا پێویستی بێکی کە بێ بەرامبەرەکەش دەڵێ ئەها ئەوە تا بەو نوعەیە کە ئێمە ئێڵین لەبەرەوە لەسەر ئەساسە مامەڵە و لەگەڵەکە بۆیە ئەمە زۆر جار ئەو بربەستە دروستەکە لە بەردەمیەوەی کە ژنەکە خۆی لە خۆی ڕنابینێ هەز ناکە بتوانێت ئیداری ئەو شوێنە بکە ئەو هەر لە مناڵی وا فێرکرا هەموو ئیشەکانی ئیدارە ئەکەیرە یعنی هەموو ئیشەکانی دایمەن چاوەڕێ ئەوەیە پیاک بۆی ئیداراکە بۆی کاتێک ئەچێتە ناو دامەزراوێکشەوە هەوڵ نابگاتە پۆستە باڵاکە لەبەرەوەی ئەو وێنەی لە ناو مێشکیاوە جێگیر بوازانێت کە لە شلە و شوێنەش هەرە بێ خاوەنکارەکەی پیاوێک بێ هاوشێوەی باوکی و براکەی ئەمان ئیشەکانی بۆ بەڕێوەبەرن و ئەم ملکەچ و گوێڕایال بێ و لەژێر فەرمانەکانی ئابێ هێشتا فێری ئەوە نەبوو ئەم فەرمان بکە هەر بفێری لەم بربەستە وەهمیانە کە جەنابەت ئاماژت بۆ کرد ئایا وا هەیە بەڕاستی کۆمەڵێک بربەستی ڕاستەقینەش هەبێت لە شوێنی کارەکانە بەڵێ بەتەئکید جاوابیستم لێرەوە بچمە سەر شوێنی کار عادەتەن ئەم وێنەیە کە بەرامبەر بە ژن دروست دەکرێت لە ناوماڵەوە بەپی یەکێک لەو توێژینەوانەی کە وەرم گرتووە هی کەسێکە بەنای لیندینڤا ئەو باز لەواکە لە زۆر جار ئەو وێنەیە کە بۆ ژن دروست کراوە لە ناو کۆمەلگاکە ئەگوزرێتەوە شوێنی کارەکەی بۆیە لە شوێنی کارەکەشیا کاتێک کوڕێک و کچێک سیڤیەک تەقدیمەکەن هەمان مؤهلاتیان هەیە هەمان توانیان هەیە هەمان شەهادەیان هەیە یعنی یەک شتن لە ڕووی توانە و شەهادە بەڵام سیرەکەی خاوەنکارەکە یەکسەر بە کاریگەربوونی بۆ وێنەی کە لە کۆمەلگا بۆ ژنەکە دروستکراوە ژنەکە ڕەفزەکە بۆ لەبەرەوەی پیوە نە ئەم ژنە سبێنێ شووەکە
مناڵێ بێ ئیجازەی دایکایەتی وەرەگرێ ئەگەر بێتی شەو بەدام هەر مێشکی لای ماڵ و مناڵە یان مەسەلەن لەوانەیە ئیشەکەی من وا پێویست بکات لە شەوا بێت ئەم لە شەوا ناتوانێت یان لەوانەیە وا پێویست بکات ئەم سەفەر زۆر بکە ئەم سەفەرانە لەوانەیە ئەم نەتوانێت لەبەرەوە مسبقاً بڕیارە بۆی کە پیاوەکە هەڵبژێرێ ژنەکە هەڵ نەبژێرێ لەبەر ئێستاکە پیاوەکە ئەتوانێت کارەکانی بۆ ئاسان بکە ژنەکە ناتوانیان زۆر جار ئەبینی کۆمەڵێک بۆچوونی تری بۆ دروستە بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندی بۆ ئیشانەیە کە پێوترێ ئیشی پیاوانە هاو ئیشانەی کە عقلێوێ مەسەلەن ئیشی حساباتوانەیە سەرستەکە کە پیاوەکە باشتر بێ لەبەر ئێمە ئیشێکە عقلی پێویستە چکە ئەو وێنەی کە لە کۆمەلگا بۆ ژنەکە دروستکراوە وا دروستکراوەکە ژن کائینێکە عقلی بەکار نانە چکۆ ڕۆڵانەی کە هەیەی ڕۆڵی دایکاتی و ماڵپاکردنەوە چێژ لەنان پێویستی بە بەکارێنانی عقل نییە ینی ئەمە تەفسیرێکی هەڵەیە کە بۆ ژن کراوە بەڵام کاتێک کە ئەم تەفسیرە لە ناو مێشکی ئەو ژنە ئەچەسپێ وای لێ ئەو ژنە ئیتر بۆ شێت سێری خۆیەکە کۆمەڵگاش بۆ شێوە سێریەکە بەڵێ ئەمە یەکێکترە لە خاڵەکانێکێکتر لە خاڵەکانەوە هەندێک ئیشێ هەر لە ئەساسە لەبەرەی کللتورەکە نێرسالاریە بە ئیشێکی پیاوانە ناسێنراوە بۆ نمونە ئیشی سیاست سیرەکەی ژن لە کای سیاسیە کەمە بۆچی کەمە لەبەرەوەی ئیشێکی پیاوانەیە ژن هەز ناکا کە ئەتوانێت لەم ئیشە شابەشداری بکە یان کۆمەڵگە سیقەی پێینە سیرەکەی لە کاتی دڵنانە ژنەکان هەر خۆمان ئەچین زۆر جار دڵ بۆ پیاوێکین دڵ بۆ ژنێک نین ئەمەش دیسان و هەر پەیوەندی بوو وێنە هەڵەوە هەیە کە لە ناو مێشکی ئێمە دروست بووە ئێمە خۆشگە ئێمە ژنا خۆمان لە ناو خۆمانە جارە یەگرتوو بین ئەو کارە بۆ نمونە وا بکەین کە کاریگەری قسەی ڕەگەزی بەرامبەر هەبێت بەتەکید ئەها من لە بیداتەوە پەیامەکەم ئەوە بوو تمتکا بە خۆمان ئاش بینەوە لەگەڵ خۆمان بە ڕاستەقینە خۆمان بناسین خۆمان یەگرتوو بین لە ناو خۆمانە عنی هەوڵ بین مەسەلەن کاتێک کە ژنێک دەرئەکەوێت لە بوارێکە پشتگیری بکەین نەیشکێنینەوە جا ئێستا سەردەمی تەکنەلۆجیە خۆمان نەزانین یەکێکی تر لەو بەربەستانەی کە لە بەردەمی ژنا دروست بە پەیوەندی بەم هەڕەشەی تەکنەلۆجیە کە لەسەری هەیە ئەی مەسەلەن ژنێک لە کای سیاسیە کە تۆزێک دەرەکەوێت ئەگەر لایەنێکی دش بیەوێت لەم حیزب بە ژنەکان ئەکا بە هەدەف کۆمەڵە قسە و قسەلۆک لەسەر ژنەکان دروستەکە کەواتە کێشەکان بۆ ژنەکان زیاترە لە ناو سۆشیال میدیایە لەبەر ئەوەی ئەو سوکاتی و قسە پێکردن و ئەو شتانە ڕاستە بۆ پیاوەکانی ژناخۆشە تەسیری هەیە بەڵام زیاتر ژنەکان پێبرینارە بەتامە مۆدلێکی نوێی توێ بەڵام تونوتیژی بەڵێ ئەمەش یەکێکی ترە لە بربەستەکانی کە پەیوەندی بە خودی سەردەمەکەەوە هەیە سەردەمەکە ئەلکترۆنیانی کاکرێ ئەوەی کە ژنان تووشەکان بۆ منە ژنانی هونەرمەند پێشکەش کار سیاسی هەر ژنێک کە بزانن کاریگەری هەبوو ڕۆڵی هێلنا کۆمەلگا هەوڵێن ئەو ژنانە زۆرتر بۆ نمونە گێچاڵی ئەلکترۆنیان بەرامبەر بەتەکید طبعاً لە بواری بزنسی شعار نەشێت ژنێکە لە بواری بزنسێکا دەرەکەوێت لایانی منافس زۆر بە ئاسانی لە ڕێگەی سوۆشیال میدیا ئەتوانێت چکە سوۆشیال میدیا کاتێکە شتێکی تیا بڵاوکرێتەوە بە ملیۆنەها کەس لە ماوەی چەند سەعاتێکە ئەیبینێ بۆیە وێرانکردنی کەسایەتی کەسێک لە ناو سوۆشیال میدیا ئاسانترە وەک لە ناواقعی کۆمەلگاکە ئەمەش یەکێکە لە تازەترین جۆری توندوتیژیەکان و کە بە مەترسیدارترین جۆری توندوتیژیدا ئەنرێ کە بەرامبەر بە ژنەکرێ سەیرەکەی ئەمە وای لێکا ژنان جارێکی تر لە بوارە گشتێکە وردەوردەی تر دوورەکەونەوە وردەورداکشێنەوە چونکە هەنێک خێزان هەیە بەڕاستی لەو کۆمەلگای ئێستاش خێزانێکی تا بڵێ ئەمەی بە کوردێکی خۆمان پێڵەن عەشارە قبوڵی ناکا کچەکەی یا ژنەکەی هەنگایەک بچێتە پێشەوە لە ترسی ئەوەی کە دوجار لەسەر خۆی و لەسەر خێزانەکەی و لەسەر باشە نەکەوێت دکتۆرە ژیا لە بری ئەوەی کە بۆ نمونە هەنگاو بنێ بەرەو دواوە بۆ نمونە بکشێتەوە لەو کاری کەتیایەتی چۆن ژنان بتوانن ڕوبەڕووی بربەستەکان بنەوە هەم خۆیان هەم خێزانەکانیان چونکە ڕەنگە منێک کە پێشکەشکارم حەزێکی زۆرم بۆ کارەکەم هەبێ کارەکەمم خۆش بێ ئەکرێ بەهۆی ئەوەی کە بربەستێگێتە بەردەمم ئیتر من تاواز لەم کارە بێنم ئەزانی چی هەموو ئینسانێک کە بەرەو سەرکەوتن بڕوا ئەکەوێ ئەنجا سەرەکەوێ ینی بربەست دێتە بەردەمە بەڵام ئازایەتی ئینسانەکە لە چیە لەوایە کە بزانێت چۆن بربەستەکە تێبەڕێ تو ئەگەر لە دوورەوە هەدەفەکەی خۆت دەستنیشان بکەی باشە و پلانی خۆت وازەح بێ بۆ گەیشتن بە ئامانجەکەت و تموحی ئەوەت و پاڵنەری ئەوە بۆ خۆت دروست بکەی کە ئەتەوێت بەم ئامانجە بگەی هیچ بربەستە ناوەستێنە لەبەر ئەوە ئێمە ئەمانەوێت بۆ من دیسانەوە چمە سەر پەیامەکەی بداتم بۆ من ئەڵەم لەگەڵ خۆت ئاش بەرەوە چونکە هەموو ئینسانێک ئەگەر یەکەم جار خۆی نەناسێت ناتوانێت ئامانج بۆ خۆی دابنێت کە ئامانجی نەبوو لە ژیانە
ئەبێت بە کەرەسێک بەدەستی چواردەورەکەیەوە بەکارەهێنرێ لەبەر ئەوە ئەگەر تو ئامانجێکی هەبێت وە پلانە هەبێ و بزانی چۆن بەرەو ئامانجەکەتە ڕۆی بەمەرجێک ئامانجێک بێت کە لە مەسلحەتی خۆت و کۆمەلگاکەش بێت ئەو کاتە هیچ بربەستێک ناوەستێنە جامە پێویستمان بۆیە کە ژنان وردە ئەو وێنە سلبی کە هەیە بەرامبەریان بیگۆڕن و تێبگەن لەوەی ئەمە شتێکی وەهمیە دروست کراوە مادەم دروست کراوە قابلی گۆڕانکاریە هەر لە میانی توێژینەوەکەتە ئایا جەنابەت کۆمەڵێک ڕێکارت پێشنیار کردووە لە توێژینەوەکە یان پێیان گەیشتووی کە ئەبێ سیستەمەکەش لە پاڵ ئەوەی کە بەڕێزت باشسی ئاشتبوونەوەی ژنەکانت کرد لەگەڵ خۆیانە بەڵام لە دەریشەوە ئەبێ کۆمەڵێک ئاسانکاریان گۆڕانکاری دروست بکرێت ئایا ئەم با بڵین توێژنەوەی جەنابەت گەشتووە بەوەی کە ئەبێ ئەم گۆڕانکاریانەی ناو سیستەم یان ناو کۆمەلگا چی بێت؟ بەڵێ بەتەکیت چکە عادەتەن تۆ هەموو توێژنەوەی کە یەکێ لە کۆتاییە کۆمەڵێک پێشنیار و ڕاستپاردە هەیە ئەو شتانەی کە من بەلامەوە گرنگە ئەوەیە کە ئەبێ زۆر بە چڕۆپڕی هەڵمەتی هۆشیارکردنەوە هەبێ هۆشیارکردنەوەی چۆن ئیتر چ لە ڕێگەی سوۆسیال میدیا چ لە ڕێگەی ڕاگەاندنەوە چ لە ڕێگەی سیمینار و کۆڕ و کۆنفرانس و ئەوانە ئەبێت لە هەموو سوچ و قوژبنێکی کوردستانی شابێ نەک تەنها لە مەرکەزی شارەکانە بچکەمە دەروی شارەکانمانە زۆر زیاتر پێویستیان بۆ هەڵمەتی هوشیارانە ئەبێ زۆر بە پڕی هەڵمەتی هوشیاری بکرێ تێگەیشتن لەوەی کە یعنی هەڵمەتی هۆشیارەکان هەم بۆ ژنەکان بێ و هەم بۆ خێزانەکان بێ و کاڵم بۆ خێزانەکان بۆ پیاوەکانیش بێ بۆی وردە ئەو وێنە نەرێنی کە بەرامبەر بەژن دروست بووە بیگۆڕین چونکە ئەبێت تێبگەین لەوەی کە هەر کاتێک لە کۆمەلگا ژنێکی سەرکەوتووە بوو معنایەوەی کە خێزانێکی سەرکەوتو هەیە هەر کاتێک لە کۆمەلگایەکە ژن سەرکەوتو بوو مانای وایە پەروەردەیەکی تەندروستی مناڵەکان هەیە مناڵێکی سەرکەوتو دروستەکە کە ئەم مناڵە دوجار ئەبێ بە داهاتووی کۆمەلگاکە کەواتە ئێمە یەکەم شت کە ئەبێ بیکەینەوەی کە ئەبێ نابێ بترسین لە سەرکەوتنی ژن نابێ بترسین لەوەی کە ژن لە بوارێکا کە حەزی پێێتی بچێتە پێشەوە نابێ ئەمەوەکو هەڕەشە سیر بکەین ئەبێ وا سێری بکەین کە ئەمە باشترین هاوکارە بۆ دروستکردنی کۆمەلگایەکی سەرکەوتو بۆ دروستکردنی خێزانێکی سەرکەوتو و بۆ دروستکردنی مناڵێکی تەندروست چکە عادەتەن کە ژن توانی ئیش لەسەر خۆی بکاو بە ئاستی ڕۆشنبیری خۆی بەرز بکاتەوە دوجار توانێت بە شێوازێکی جوانتر پەروەردەی مناڵەکان بکات واتوانێت بە شێوازێکی باشتر پەیوەندیەکانی لەگەڵ هاوسەرەکەی ڕێک بخا کێشەکانی چارەسەر بکە واتوانێت خێزانێکی بەختەوەر دروست بکە کە ئەمە ئامانجی هەموو کۆمەلگاکە لەبەرەوەی کۆمەلگایەکی سەرکەوتو لەسەر بنەمای خێزانێکی سەرکەوتو دروست هیوادارین بەو شێوەیە بێت زۆر زۆر خۆش بە زانیاریەکانت ماندوو نەبی سەرچاوم سپاس بۆ تۆ